بینەرانی خۆشەویست دوابابەتی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان نووسینەکە لە بەڕێز بەختیار ئەحمەد ساڵح تونێلەکانی هەسەدە لە سووریا سیستمێکی استراتیژی بەرگری ژێرزەمینی ئەمە سەردێڕی نووسینەکەیە. پێشەکی ئەم نووسینە شیکاری بۆ تۆڕی ئەو تونێلە ژێرزەمینە بەرفراوانانە دەکات کە سەرەتا لەلایەن یەکینەکانی پاراستنی گەلواتە یەپەگە دروستکرا و دواتر لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیک واسا ببوونواتە هەسەدەوە پەرەی پێدرا. ئەم تۆڕی تونێلانە شارە گەورەکانی ڕۆژاوا لە ژێر زەویە و بەیەکەوە دەبەستێتەوە. جوڵەی هێز و سەرکردە و پێداویستیەکان ئاسان دەکات و پارێزگاری لە هەڕەشە دەرەکیەکان دەکات. ئەم نووسینە تیشک دەخاتە سەر قەبارە و ئاڵۆزی ئەم ژێرخانە شاراوەیە و ڕۆڵی لە دیمەنی جیۆپۆلیتیکی ناوچەکەدا. سەرچاوە و گەشەسەندنی دروستکردنی تونێلەکان لە دەوروبەری ساڵی 2014ەوە دەستی پێکردووە. هەروەک باسکرا یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە وەک هێزی سەرەکی بەرپرس بوون لەو کارەدا. دوا بە دوای پێکێنانی هێزەکانی سووریای دموکرات واتە هەسەدە پرۆسەی دروستکردنی تونێلەکان زۆر خێراتر بووە. ئامانجی سەرەکی لەم کارە دروستکردنی ژێرخانێکی بەرگری یەکگرتوو بوو کە شارە کوردیەکان لە ژێر زەویەوە بەیەکەوە ببەستێتەوە و ئامرازێکی پارێزراوی پەیوەندی و جوڵە بە دوور لە هەڕەشە دەرەکیەکان دابین بکات. فاکتەرێکی سەرەکی بۆ دابینکردنی دارایی ئەم پرۆژە گەورەیە داهاتی کێڵگەنەوتی و گازیەکان بوو، بە تایبەتی لە دوای ساڵی 2018 زاینیەوە و بە پێی زانیاریەکان لە هەندێک شوێندا قۆڵایی تونێلەکان تا 100 مەتر ژێر زەوی دەگات. دروستکردنی تونێلەکان زیاتر لە 4 ملیار دۆلاری تێچووە. درێژبوونەوەی جوگرافی تونێلەکان ئەگەر باس لێ بکەین چەند مێحوەرێکن. یەکەمین مێحوەریان بە درێژایی سنووری تورکیا بەرەو باکوور درێژ دەبێتەوە. مێحوەری دووەمیان بە درێژایی سنووری عێراق بەرەو ڕۆژهەڵات درێژ دەبێتەوە. مێحوەری سێوەم بە درێژایی هەڵەکانی پێشەوە لەگەڵ هێزەکانی حکوومەتی سووریا درێژ دەبێتەوە لە نزیک ڕۆباری فورات. یەکێک لە ئاڵۆزترین بەشەکان دەکەوێتە پارێزگای حەسەکەوە و شارە گەورەکانی وەک قامیشلۆ و ئامودە و دەرباسیە و شاری ڕمێلانی دەوڵەمەند بە نەوت بەیەکەوە دەبەستێتەوە. ئەم تونێلانە لە ڕووی لۆجستیەوە گرنگە بۆ پێی پەیوەندی و کۆنتڕۆڵی بەردەوامی ناوچە استراتیژیەکان دابین دەکات. بەشێکی تری گرنگی تونێلەکان لە چیدایە؟ لە ڕۆژهەڵاتی حەسەکەوە تا باکووری حەلەب درێژ دەبێتەوە، پاشان هاوتەریب لەگەڵ ڕووباری فورات بەرەو ناوەڕاستی دێرەزور دەڕوات. ئەم تونێلانە یەکەم هێڵی بەرگری بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی کورد پێک دەهێنێت. هەروەها دەوترێت تۆڕەکە لە حەسەکە و ڕەقەوە تا دێرەزور درێژ دەبێتەوە، سیستمێکی بەرگری و لۆجستیکی بەیەکەوە بەسترا و دروست دەکات و بە پێی زانیاریەکان سپۆتنیک هێزە کوردیەکان تونێلێکیان لە شنگال و لە پارێزگای مووسڵی عێراق هەڵکەندووە بە ئاراستەی پارێزگای حەسەکەش. دەوترێت درێژەی ئەم تونێلە کیلۆمەترێکە و بۆ گواستنەوەی چەک و پێداویستی لە هەرێمی کوردستانەوە بۆ سووریا بەکاردێت. تایبەتمەندی و ئەرکەکان کە باس لێ بکەنی تایبەتمەندی و ئەرکەکانی تونێلەکان بە تەنیا ڕێڕەوی سادە نین، بەڵکو بە شێوەیەک دیزاین کراون کە هەروەک شارێکی ژێرزەمینەی بن. تۆکمەن و بەرگری هێرشەکان دەکەن و بەرگەی ئەو هێرشە قورسانە دەگرن و ئەوەندە گەورن کە ئۆتۆمۆبیل و ئامێرە قورسەکان بە ڕاحەتی تیاندا تێپەڕن. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە ئەنکارای پایتەختی تورکیا زێکی ئەکتۆرک وتەبێژی وەزارەتی بەرگری تورکیا ڕایگەیاند کە هێزەکانیان لە 8 کانونی یەکەمی 2025 زاینیدا نزیکەی 121 کیلۆمەتر تونێلیان لە باکووری سووریا لە نزیک سنووری تورکیا تێکداوە کە نزیکەی 66 کیلۆمەتر تونێل لە ناوچەی تەل ڕەفعات و 55 کیلۆمەتر لە ناوچەی منبج بووە. هەروەها ڕاشی گەیاند کە بەشێک لەو تونێلانە لە ناوچەکانی تەل ڕەفعات و منبج دۆزراونەتەوە کە قوڵاییان بۆ 13 مەتر و بەرزیان 3 مەتر و بە پانایی 2 مەترونی بووە. هەروەها لە هەر 10 مەترێک شوێنی هەواگۆڕکێ و پشودانی تێدا بووە. پێکهاتەی ناوەوەی تونێلەکان ژووری پشودان و کۆبوونەوە کۆگای گەورەی چەک و پێداویستی وە سیستمی هەواگۆڕکەی تێدا بووە. تونێلەکان
چەندین دەریچەی دەرچوونیان هەیە و ئەمە ژوای کردووە بە ئامانجگرتنی بۆ نەیاران زۆر قورس بێت. دەستڕاگەشتنیش بە نەخشەی تونێلەکان تەنیا بۆ ژمارەیەکی زۆر کەم لە ئەفسەر و فەرماندە سەربازیە باڵەکانی هەسەدە بەردەستەتان نهێنی ڕێڕە و دەریچەکانی تۆڕی تونێلەکان بنهێنی بمێنێتەوە و دەرەنجام تۆڕی تونێلەکان لە سووریا نوێنەرایەتی پرۆژەیەکی استراتیژی بەرفراوان دەکات. ئەم تۆڕە بەڵگەی لەسەر داهێنەری و دووربینی استراتیژی هێزە کوردیەکان کە ڕێگەیان پێدەدات بەرگری لە خاکەکەیان بکەن و هێڵەکانی دابینکردنی لۆجستیکی بپارێزن و ناوەندەکانی فەرماندەیی و کۆنتڕۆڵکردنیش لە هەڕەشە دەرەکیەکان بپارێزن. بۆ لەگەڵ بەردەوامی پەرسەندنی گرژیەکان لە ناوچەکەدا بە تایبەت لەگەڵ حکوومەتی سووریادا لە ئێستا تۆڕی تونێلەکان وەک سەرمایەیەکی گرنگە بۆ هێزە کوردیەکان کە سوودێکی بەرچاوی سەربازی و ئەمنی هەیە.